شمال و جنوب لەسەر ئەمریکا بەسراوە. بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینە بەهێزەی کەوا ماوەی چەند ڕۆژێکە ناوچەکەی گرتووەتەوە تا دێت مەترسی زیاتر دەکەوێت سەر ئەو پردەی کە دەکەوێتە نێوان ڕێگای کەرک و بەغداد لە سنووری خورماتوو. ئێستا من لەسەر ئەو پردەم کە نزیک 5 مانگ پێش ئێستا بەهۆی لافاوێکەوە ئەم پردە بەشێکی زۆری ڕوخا. ئەگەر هاوکارم دیمەنەکان پیشاندا ئەم پردەی کە ڕوخا ئێستا تاکە پرد کە ماوە لە نێوان کەرکووک و بەغدایە لە دیوی باشووری خورماتوو ئەم پردەیە کەوا هاتچۆی چوون و هاتنی لەسرە وەکو لە دیمەنەکانە دیارە پایەکانی ئەگەر لە دیمەنەکانە دیار بێ ئەو پایانەی کەوا ئاوەکە زەختێکی لێگردووە مەترسی زۆری خستۆتە سەر ئەو پایانە. مانگونی بە پێش ئێستا لایەنی پەیوەندیدار هات بەشێک لە پایەکانی نۆژەن کردەوە بەڵام بەشێک ترشی ماوە هێشتا نۆژەنی کاتەوە لەگەڵەوەشا هات ڕێڕەوی ئەم ئاوەی پانتر کردەوە پانتایەکە زیاتر کردەوە بۆ ئەوەی زەخت نەکەوێتە سەر ئەو پایەکانی دیکە. بەڵام ئێستاوەکو لە دیمەنەکانە دیارن ئاوەکە بە ڕێژەیەکی زۆر هاتووە ئەما چەمی ئاوەسپێ پێشن کە لە ڕۆژهەڵاتی قەزای خورماتوو لە گەرمیانەوە شۆر دەبێتەوە بەرەو ناوچەکانی خواری خورماتووە ڕات. ئێستا من شۆفێرێکم لایەمەوێ بێتە ئێرە سڵاو لێ بێت ئێوەکو شۆفێران تا چەندم ڕێگای بێزاری کردوون و تا چەند داواتان کردووە ئەم ڕێگەتەمەچ وەڵڵی یەکەم جار سەلام عەلەیکوم ئەمە برا یعنی تقریبا 5 مانگ بەلێ سەر خویامە ئەم جسرە بەسی سەچ شتێتر هەیە ئەوەش معەرەزە کەی بۆ ڕوخانن باشە یعنی ئێمە داواکارین لە حکومەتەوە لە سەر و گەورەکانەوە سەیری ئەم جسرە بکەن ئەمەش معەرەزە یعنی بۆینەکە بۆ ڕوخانن سەیکامە لەیرە پاڵی ناوە من تەسویرم کردە پێشەوە پاڵی ناوە یعنی زۆر زەختی لێسەر هاتەوە یعنی یەک سەیارەیش یەک لۆریشە بۆ حمل ناتوانێت لەیرە ڕەت بێ ئەمە یعنی شیمال و جنوب لەسەر ئەمریکا بەسراوە یعنی خوانەکە ئەمە چ شتێکی لێ بێ یعنی زۆر زەحمەتە ئێمە ئیشوانە یەسێ یعنی تەواصل مانگشتیە یەسێ فداواکارین لە حکومەتەوە بەشکم چارەسەرێکمان بۆ بکەن مەمنونم لە گشتان. دەستخۆش بێت دەستخۆش وەکو هەوڵاتی ئاماژەی پێکرد ئەم ڕێگای ماوە تەنها و پردە ئەگەرەوە پردە بڕوخێت خوا نەخواستە پەیوەندی نێوان هەرێم و بەغداد بەم ڕێگایەوە تێپەڕێت بە تەواوی پەکێ کەفێت و ئێمە لەگەڵ لایەنی پەیوەندیدارشا قسەمان کردووە ئەڵێن ئەم پردە زیاتر لە 8 ملیار دیناری ئەوێت بۆ نۆژەکردنەوە چاکردنەوەی کە مانگونیم بە پێش ئێستا هاتوون لێکۆڵێنەوەیان لەسەر کردووە و دەنگۆیەکەوە شێکەوە چاکردنەوەی ئەم پردە ئەرکەکەی بخەنە سەر بەرەبەرایەتی ڕێگەوبانەکانی کەرکووک هاوشێوەی پردەکەی داقۆکەوە ئێستا کا پێشتر جووتپر دێ بوو ئێستا بۆتە یەک پردێک هاوشێوەی ئەمە پێ کۆچای بکەن بەڵام تا ئێستا دیار نییە کەی نۆژەن دەکرێتەوە.